بڵاوکردنەوەی یەکێک لە پێشانگا کاریکاتوریەکان کە لە ئێستا کراوەتەوە بگومان دوێنێ ئەمڕۆژ بەردەوامی هەبێت دیارەیەکێک لە کەسایەتی هەرە دیارەکان کە بەوە ناسراوە کە خاوەنی پێشانگایەکی زۆری کاریکاتەرە ئەویش هونەرمەند دکتۆر عەلی حوسێنە دیارە بگومان خاوەنی چەندین پێشانگای کاریکاتوری زۆر تایبەتە دیارە ئەم پێشانگایە شانزەهەمین پێشانگای ئەم هونەرمەندەیە و کاری لەسەر دەیان بابەتی زۆر تەنز ئامێز و چەندین بابەتی زۆر گرنگ کردووە کە توانیوێتی لەڕێی کاریکاتێرەوە جارێکی تر تەواوی بڵین باسەکان بگەێنێت و دوێنێش لە مەراسیمێکی تایبەتە دیارە ئەم پێشانگایە کرایەوە وادان کەسایەتی هونەری و سیاسی لەنێو ئەم پێشانگایە ئامادەیان هەبووە و پێشانگاکەش بە خۆشحاڵیەوە بۆ جێی سەرنج و دەیان تابلۆی کاریکاتێری زۆر تایبەت و ناوازە نمایشکران. دوێنێ یەکشەممە لە سلێمانی سەندیکای هونەرمەندانی کوردستان شانزەهەمین پێشانگای تایبەت بە کاریکاتێری بۆ هونەرمەند دکتۆر عەلی حوسێن کردەوە لە گەلەری ئەم نەسوورەکە کە تێیدا هونەرمەند چەندین تابلۆی خۆی نمایش کرد و بووە جێی سەرنج و ڕەزامەندی ئامادەبووان. پێشانگاکە دوو ڕۆژ بەردەوامە بێت. دیارە دکتۆر عەلی حوسێن لە شاری کەرکووک لەدایک بوو و ئەندامی سەندیکای هونەرمەندانی کوردستان لە سلێمانی و ئەندامی یەکێتی نووسەرانی کوردستان لە کەرکووکە ئەندامی شەوەکارانی جیهانە و دکتۆرای لە زانکۆی ئێلس ئینتەرناشنال لە لەندەن وەرگرتو و خاوەنی 16 پێشانگای شێوەکاری تایبەتە و لە زیاتر لە 40 پێشانگای شێوەکاری هاوبەش لەناو و دەروی کوردستانیش بەشداری کردووە.